هاردی سەلامی لە دەرهێنەریەوە زۆر بە سوودفە بۆ گۆرانی بێژی وەتوانیشی ببێتە نەمبەڕوەنی نێو هونەرمەندان. ڕۆژانێک پارەی پاکەتێکی جگەرەی پێنەبوو، ئەمڕۆکەش خاوەنی ئۆتۆمبیلی جی کلاسە. ئەوەیە دەڵێن هەوڵیدا و خوا پێیدا. لەگەڵ هاوسەرەکەی چۆن یەکیان ناسی. ئەو کەسانە کێنە پێی دەڵێن هونەرمەندە ڕۆ گەورەکە. تاوەکو ئێستا ناوبات چی بەردی سەلامی بەخشیوە و چی لێ سندۆتەوە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرە لەبیر نەچێ، واروها سەبسکرایبی کەناڵەکەمان و کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. واروها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تووری و پشک ببی بە خاوەن خەڵات. هاردی سەلامێ ئەستێرە قۆزەکەی نێو دنیای هونەری کوردی لە پڕێکدا دەرکەوت. ناوبانگێکی زۆر لە کاری دەرهێنەریەوە بۆ کاری گۆرانی گرتن و کلیپکردن. هاردی سەلامی لە ساڵی 1970 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە 5 برا و 3 خوشک پێک دێ خێزانەکەیان. دایکی خەڵکی شاری سلێمانیە و باوکیشی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی شاری بانەیە. واتە 50 بە 50 نوێی ڕۆژهەڵاتە و نێوەشی باشووریە، بەڵام لە کۆتاییدا هەمومان هەر کوردین. هاردی سەلامی لە تەمەنی منداڵیەوە شاری سلێمانی جێدێڵێتن و بەشێک لە تەمەنی منداڵی بە سلێمانی بەڕێ دەکاتن. لە ساڵی 1996 خۆی و خێزانەکەی ڕوو لە شاری هەولێر دەکەن. هاردی سەلامی برای نزار سەلامیە. نزار سەلامی بەشداری کرد لە درامایەکی کوردی بە ناوی مەمی ئالان. یەکەمین کاری هونەری هاردی سەلامی لە تەمەنێکی منداڵدا بوو. ئەو کاتە لەگەڵ برایەکەی بەشداری کرد لەو درامایە لە چەند سێتێکی بچووکدا. ئەو کاتە هونەرمەند گۆران ساڵح و سیڤان پایەداریشی لەگەڵدا بوو. هاردی سەلامی هەر لەو کاتیەوە حەز و ئارەزووی بۆ کاری هونەر دەچێتن تا دەگاتە تەمەنێک دەڕواتە پەیمانگە هونەرە جوانەکانی کوردستان. لەوێوە خوێندنەکەی خۆی تەواو دەکاتن، دواتر دەست بە کاری هونەر دەکاتن. هاردی سەلامی بۆ ماوەیەکی باش دەستی بەکاری دەرهێنان کردو و چەندین کلیپی بۆ هونەرمەندە بەناوبانگەکان کوردستان دروست دەکرد، بەڵام بە شێوازێکی جیاواز و فول کوالێتی. شتێکی دەکرد کە کەس ئەو کاری نەکردبوو لە کوردستان و بە شێوازێکی زۆر جیاواز. لە دیمانەیەک باز لەوە دەکاتن تەنها بۆ خۆشی هاتە ناو هونەری گۆرانی گوتن، بەڵام شتەکە تەقیە و وای کرد هاردی سەلامی ناچار بکات کە بەردەوام بێتن لە گۆرانی گوتن و فانەکانی زیاتر دەبوو ڕۆژ بە ڕۆژ. هاردی سەلامی بە گۆرانی بۆ تۆ ئەژین بۆ تۆ ئەمرم. ئەم گۆرانیە لە زاری خۆیەوە بازەوە دەکا تەنها بۆ تێستکردنی خۆی بۆ خۆشی خۆی. ئەو گۆرانی تۆمار کرد و بڵاوی کردەوە، لای گرنگ نەبوو نەتیجەی چۆن دەبێتن، بەڵام لە پڕێک ئەم گۆرانیە تەقیەوە و خەڵک بە ستایلێکی جیاواز وەسفیان دەکرد و سەوتێکی زۆر جیاواز لە هونەری کوردی دروست بووە. وان لە هاردی سەلامی کرد بەردەوام بێتن لە گۆرانی گوتن و کلیپی نوێ دروست بکاتن. هاردی سەلامی خاوەنی چەندین بەرهەمی جیاوازە لە گۆرانی گوتن، هەم شاد هەم گۆرانی خەمباری هەیە، بەڵام هاردی سەلامی لە لای هەوادارەکانی بە هەردووک ستایل زۆر سەرکەوتوو بووە. هاردی سەلامی لە زۆربەی کلیپەکانی سەرەتایی تاکو کۆتاییشی لەگەڵ خانمێک کلیپی دەکرد، بێزگە لە ئەو هیچ خانمێکی تری نەدەهێنا ناو کلیپەکانی. ئەویش خات و پەریسا بوو. لە سەرەتادا خەڵک هەموو پرسیاری ئەویان لا دروست بوو ئەم خاتونە بۆچی تەنها ئەم خاتونە دەتوانێت لە کلیپەکان بەژار بێتن. خەڵک پرسیاری ئەویان لێ دەکرد ئایا ئەم خاتونە خۆشەویستە؟ هاردی سەلامیش هیچ وەڵامێکی نەدەداوە. وە پاژماوەیەک وێنەیەکی بڵاو کردبەوە دەستی خۆی و پەریساخانی لە تەنژێکتری دانێ بوو، هەردووکیان ئەڵقەیان لە دەستدا بوو. دواتر خەڵک بۆیان ڕووبەوە ئەوان خۆشەویستی یەکتر بوونە. هەموو خەڵک پرسیاری ئەویان کرد. هاردی سەلامی چ شتێکی خات و پەریسای بەدڵ بووە وای کردو بیکاتە هاوسەری ژیانی خۆی. هاردی سەلامیش لە وەڵامدا دەڵێ من و خات و پەریسا ئێستا خاڵی هاوبەشمان زۆرە لەگەڵ یەکتری، واروەها خات و پەریسا
تایبەتمەندیەکی زۆر جیاوازی تێدا هەیە کە سەرنجی منی ڕاکێشە زۆربەی شتەکان وا لێ دەکات کە دەکەوینە مناقەشە زۆر بە ئاسانی زۆر بە شێوازێکی ئاسان لە یەکتری تێدەگەین و بە کەمترین کێشەکانمان چارەسەر دەکەین وەروەها خاتونێکە زۆر یارمەتی دەرمە بۆ کارە هونەریەکانم و هەموو کات پشتگیریم دەکاتن و هادی سەلامی لە دووەم بەرهەمی خۆی بە ناوی عشق ئەم گۆرانیە بووە هۆی ئەوەی کە ناوبانگێکی زۆر بەدەست بێنێتن بەڵام ئەم گۆرانیە زۆر بەردەوام نەبوو لەبەرەوەی لە ناو گۆرانیەکەیان ئاوازی هونەرمەندی بیانی سوپەر ساکۆ بەکاریان هێنا بوو وەک کردوبیانە گۆرانیەکی شێوازێکی جیاواز بەڵام ئەو هونەرمەندە پێی زانیوە کە ئاوازی ئەویان بەکارهێناوە داوای ئەوەی کرد بە زووترین کات لە یوتیوب کەناڵەکەیان ڕەشی بکەنەوە وەروها ئەو گۆرانی هەردی سەلامیش لەگەڵ هونەرمەندی بەناوبانگی کورد نەوید زەردی بوو ئەو کاتە کەناڵێکی گەورەی کوردیان تۆمەتبار کرد بەوەی ئەو کەناڵە هەستاوە بە ئەوەی کە ئەو کەسێ ئاگادار بکاتەوە وە ئاوازی ئەو هونەرمەندەیان بردووە ئەو هونەرمەندەش داوای ئەوەی کرد بە زووترین کار ڕاش بکەنەوە بەڵام هەردی سەلامی کۆڵی نەدا بەردەوام بوو کۆڵی نەدا وەروە هەردی سەلامان لە دیمانەیەک باز لەوە دەکاتن کاتێک من لە تەمەنێکدا بووم پارەی پاکەتێکم نەبوو کە بیکڕم و جگەرێک بکێشم ئەو کاتە بڕیارمدا دەبێت شتێکی وا بخڵقێنم کە بتوانم تەواوی کورد بەخۆمەوە سەرسام بکەم ئەو کارەشی کرد هەوڵیدا هەردی سەلامی لەو ڕۆژانەوە گەیشتە ئەو ڕۆژە کە دەتوانی ئێستا بخۆشی ژیان بەڕێ بکاتن و بۆ شێوازی کە ئێمە دەیبینین لە سۆشیال میدیا ئەو وێنەوە ڤیدیۆیانەی کە بڵاوی دەکاتەوە وەروە هەردی سەلامی لە کامە گۆرانی خۆی پەشیمانە بازەوە دەکاتن لە گۆرانی چی و دیوە پەشیمانم کە ئەویش ئاوازێکی هونەرمەندی عەرەب بوو و باز لەوە دەکاتن ئەو گۆرانی خۆم ڕەشم کردەوە بەبێ هیچ کەسێک پێم بڵێتن هەستم کرد ئەو گۆرانیە لەگەڵ گۆرانەکانی ترم ناگونجێ و لە ئاستێکی نزمدایە لە چاو گۆرانەکانی ترم بۆیە بڕیارمدا ئەو گۆرانیە ڕەش بکەمەوە گۆرانی چی و دیوە لە ئێسادا لە یوتیوب کەناڵەکەی هونەرمەند هەردی سەلامیدا نەماوە وەروە هەردی سەلامی لەو دوایانە گۆرانیەکی خۆشی بڵاو کردەوە لەگەڵ هونەرمەند سیپا پایدار و لە ئێسادا دەنگدانەوەیەکی ئەگزار باشی بە دوای خۆیدا هێنا و هەردی سەلامی هەر ڕۆژە و هونەرێکی جیاواز بەستایلێکی جیاواز دێتە ناو گۆڕەپانی هونەری کوردیەوە ئایا هونەرمەند هەردی سەلامی دڵخوازی تۆیە بۆمان لە کۆمنت بنووسە چ شتێکی ئەو هونەرمەند بە دڵ نییە و زیادەڕۆیی لە کارەکانی کردووە یان هەموو کارەکانی پەرفێکت و شازە زۆر سپاس بۆ سەیەکین تەواوی ڤیدیۆکەمان ئەو پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەرەوە لایک و کۆمنت و شێری لەبێ نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە واروەها زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینێ وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تیر و پشک ببێ خاوەن خەڵاتی کەناڵی کلیل میدیا هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.